لەگەڵ بەردەوامی جەنگی رووسیا و ئۆکرانیا باس لەوە دەکرێت کە هەردوو وڵات ماندوو بوون بەتایبەت رووسیا لە ڕووی پێداویستیە سەربازیەکانەوە ئێستا وەکو پێشووتر هێرشەکانی بەردەوام نییە بۆ سەر ئۆکرانیا. من دەمەوێت لەبارەی ئەو نێوەندگیری کە چین دەستی پێکردووە لە نێوان ئەو دوو وڵاتەدا بیکات لەگەڵ میوانەکەم قسە بکەم. دکتۆر ئیقال دوورێ چاودێری سیاسی لە مۆسکۆوە ڕاستەوخۆ لەگەڵمە. دکتۆر ئەم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24. دکتۆر ئەکرێت پێم بڵێ کە بۆچوونی ئێوە چییە سەبارەت بەم نێوەندگیریەی چین؟ پێتان وایە کە دەبێتە خاڵی وەرچەرخان لە شەڕی رووسیا و ئۆکرانیا؟ ئەنجامێکی دەبێت؟ بەڵێ دەتوانین بڵێن کە ئەمە خاڵێکی وەرچەرخانە، بەڵام ناکرێت چاوەڕێ ئەوە بکەین کە ئەنجامێکی کورتخایەنی هەبێت. چین بێت یاخود وڵاتی دیکە لەبارەی ئۆکرایناوە نێوەندگەری کاتێک دەکرێت تا ئێستا هیچ سەرکەوتنێکی جدی نییە لە نێوان ئۆکراینا و رووسیا، چونکە لایەنەکان تا ئێستا بۆ هیچ پاشگەزبوونەوەیەکیان نییە لەبارەی داواکاریەکانی خۆیان و هەردوو لایەنیش بێگومان بوونەتە هۆی کشانەوە و سەرکەوتوو نەبوونە. بۆیە ئەنجامێکی یەکلاکەرەوەی نابێ ئەم جۆرە نێوەندگریانە، بەڵام ئەم هەوڵەی کە چین دراوەتی چین هەنگاوی داوە هەردوو لاواتە ئۆکراینیا لایەنی رووسیش بە شێوەیەکی ئەرێنی سەیری نێوەندگریەکەی کردبوو، بەڵام بەهۆی ئەمریکا و چەندین وڵاتی دیکە کاریگەری هەبوو بەسەر ئەم نێوەندگیریە و بۆیە ئەو هەوڵەی کە چین دابووی هیچ وەڵامێکی نەبوو لەلایەن هەردوو وڵاتەوە. دواتر کاتێک سەرۆکی چین لەگەڵ زێلێنسکی پەیوەندیی تەلەفۆنی ئەنجامدا بوو، ئەم نێوەندگیریە دووبارە زیندوو کرایەوە و بێگومان ئەمە شتێکە کە بەڵام پێتان وایە کە ینی ئەنجامێکی باشی نابێت؟ ینی پێتان وایە کام لایەن هۆکارن؟ رووسیا هۆکارە بۆ ئەوەی کە ئەو دانیشتنای خود ئەو دانوستاندنە ئەنجام نەدرێ یاخود بۆچی سەر ناگرێت؟ بەڵێ ناتوانێت بە قۆناغێکی کەمدا بە سەرکەوتن بگات، چونکە لە جەنگەکەدا نەلایەنی رووسی و نەلایەنی ئۆکراینیش تا ئێستا سەرکەوتنێکی گەورەیان بەرامبەر بە یەکتر نەبووە. هەردوو لایەنیش دەستبەرداری ئامانجەکانی خۆیان نەبوونە، بۆیە هەردوو لاش ئومێدی بردنەوەیان هەیە لەم شەڕەدا. هەر لایەنێک ئەگەر بێت و شکست قبول بکات هەوڵ دەدرێت ئێستا نێوەندگیریەک بکرێت و ئەمەش سوودی هەیە. بۆیە من دەڵێم کە ئەمە ئەنجامێکی نابێ ئەم جۆرە دەست پێشخەریانەوە، بەڵام دەکرێت وەکو هەنگاوێک بۆ داهاتوو سێری بکەین. باشە دکتۆریانی رووسیا پێتان وایە ئامادەی دانیشتن دەبێت لەگەڵ ئۆکرانیا لە کاتێکا بەشێکی زۆر لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا ینی بە تاوانی جەنگ تۆمەتباری دەکەن، رووسیا تۆمەتبار دەکەن بەوەی کە هێرشی کردوتە سەر ئۆکرانیا. رووسیا ئامادەی دانیشتن دەبێت؟ رووسیا بێگومان دەیەوێت لە مێزەکە دابنیشێت، بەڵام ئێستا وەکو پێشتر ئاماژەم پێکرد بەهۆی ئەو مەرزانێکەوە ئاماژەم پێدا بوو شتێکی ڕاست وەکو شتێکی ڕاست نابینێ. بۆیە تەنانەت ئێستا بە خۆتان دەزانن کە هاوینە و وەرزی هاوین هاتووە و شەڕەکە زیاتر دەبێت و گرژیەکان زیاتر دەکرێت. لە کاتێکدا رووسیا ئەگەر بێت و لەم قۆناغەدا هەنگاوێک بۆ دواوە بنێت، ئەمە کاریگەریەکی گەورەی لە نێوخۆی تورکیادا دەبێت و بە هەمان شێوە ئۆکرایناش ناتوانێت هەنگاوێکی وەها بنێت. بۆیە لە وەرزی هاویندا بەداخەوە دەتوانم بڵێم کە شەڕەکە زیاتر دەبێت و گرژیەکان زیاتر دەبن. دکتۆر زۆر باس لە هێرشی پێچەوانە دەکرێت لەلایەن ئۆکرانیاوە بۆ سەر رووسیا. پێتان وایە کە وڵاتانی ئەوروپا چەکی پێویست دەدەن ئۆکرانیا بۆ ئەوەی کە هێرشی پێچەوانە ئەنجام بدات، یاخود ئەمە چەندیا دەنگۆیە کە باس دەکرێت؟
نەخێر ئەمە قسە و باس نییە، ئەمە شتێکی ڕاستەقینەیە و ئەوروپا و بە تایبەتی ئەڵمانیا و ئینگلتەرا تا ئێستا بڕێکی زۆری چەچیان بە ئۆکرانیا داوە و پێشتریش تۆپەکان و تۆپاوێژەکان و کە ئەو تۆپانەتوانەی هەڵدانی موشەکی بۆ 120 کیلۆمەتر هەیە بە رووسیا بە ئۆکراینایان داوە و ئێستا ئەو توانەیەکەوە هەیە زیاتریش بووە، بۆیە ئۆکراینیا هاوکاریەکی زۆری چەکی پێگەیشتووە، ئەمەش بۆتە هۆی بارودۆخێکی ناهەموار بۆ رووسیا. بەڵام تا ئێستا رووسیا کاریگەری خۆی بەسەر جەنگەکە دایناوە و کە ئەم کاریگەریەش بریتێ لە کاریگەری ئاسمانی، واتە لە ئاسمانیەوە رووسیا زۆر بەهێزە و سەرڕای پێدانی پاڵپشتی ئۆکراینە کە لە چەک و هەموو جۆرە تۆپێک، بەڵام رووسیا لەسەرەوە زۆر بەهێزە و کۆنتترۆلی کردەوە، ئەمەش بووە هۆی زیاتر درێژبوونەوەی شەڕەکە لە نێوان هەردوو وڵاتدا. بەڵێ زۆر سپاس دکتۆر ئیقبال جۆرێر چاودێری سیاسی لە مۆسکۆ لەگەڵم بووی، سپاس دەکەم.